چیرۆکی خۆشەویستی مێسی و ئەنتۆنێلا. مێسی کاتێک تەمەنی 9 ساڵان دەبێت لە ژوورەکەی خۆیدا قەڵەم و کاغەزێک دەهێنێت و دەنووسێت ئەنتۆنێلا ڕۆژێک لە ڕۆژان من و تۆ هاوسەرگیری دەکەین. مێسی لەدایک بووی ساڵی 1970 شاری ڕازیریۆی ئەرجەنتینە و ئەنتۆنێلاش لەدایک بووی هەمان شارە و مێژووی لەدایک بوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970. چیرۆکی یەکەم بینینی ئەنتۆنێلا و میسی دەگەڕێتەوە بۆ ماڵی لۆکاس کالیەی هاوڕێی مێسی کە بۆ یاریکردن سەردانی ماڵەکەی کردبوو. بەڕێکەوتیش ئەنتۆنێلا کە کچە مامی لۆکاس دەبێت لەوێ دەبێت. لە یەکەم بینیندا میسی هۆگری ئەنتۆنێلا دەبێت و لە دوای ئەو ڕۆژەوە هەمیشە خەیاڵی لای دەبێت. هەرچەندە تەمەنی تەنها 9 ساڵان دەبێت و ئەنتۆنێلاش 8 ساڵان. لەو ساتەوە مێسی و ئەنتۆنێلا دەبنە هاوڕێ ڕۆژانە مێسی سەردانی ماڵی لۆکاسی دەکرد تا بتوانێت بە دیداری ئەنتۆنێلا شاد بێتەوە و لە هەمان کاتیشدا نامەی بۆ دەنووسی کە ڕۆژێک دێت دەبێتە هاوبەشی ژیانی. باوکی مێسی لە ساڵی 2000دا بڕیار دەدات لەگەڵ خێزانەکەی بێگزاری بەرەو بەرشەلۆنە گەشت بکەن. ئەوەش بارودۆخێکی لە ناکاوی بۆ مێسی و ئەنتۆنێلای هاوڕێی دروست کرد کە ڕەنگە جارێکی تر بەیەکتر شاد نەبنەوە. بەڵام بۆچوونەکان پێچەوانە بوو. مێسی لە پەیوەندی بە ئەنتۆنێلاوەدا نەبڕا، هەرچەندە بەهۆی خراپی هۆکارەکانی پەیوەندی لە نێوان ئەو دوو کیشوەرە پەیوەندیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو کەمبوونەوە دەچوو. لە ساڵی 2005دا یەکێک لە کەسە نزیکەکانی ئەنتۆنێلا لە ڕووداوێکدا گیان لەدەست دەدات. ئەوەش کاریگەری خراپ لەسەر کچە 7 ساڵەکە دروست دەکات کە بۆ ماوەیەک لە خوێندن دادەبڕێت. ئەو هەواڵە مێسی غەمبار دەکات و بڕیار دەدات ڕاستەوخۆ بگەڕێتەوە ئەرجەنتین تا لە ئەنتۆنێلا نزیک بێت و کەمێک لە ئازارەکانی کەم بکاتەوە. ئەو ڕووداوەش بووە هۆی قوڵبوونەوەی زیاتری پەیوەندی خۆشەویستی مێسی و کچە هاوشاریەکەی. دواتر ئەنتۆنێلا لە کۆلێژی پزیشکی دانسازی لە زانکۆی ڕۆزاریۆ وەردەگیرێت، بەڵام خوێندنەکەی تەواو ناکات و گەشتی بەرشەلۆنە دەکات تا لە نزیک مێسی بێت. پەیوەندی مێسی و ئەنتۆنێلا لەلایەن ڕۆژنامەنووسانەوە هەرزوو بڵاو دەبێتەوە و لە چەندین بۆ نەداوێنەی هەردووکیان دەگرن و لە پەڕی یەکەمی ڕۆژنامە بەناوبانگەکان بڵاوی دەکەنەوە. ئەنتۆنێلا یەکەم منداڵی لە ساڵی 2012 لە مێسی دەبێت و بەناوی تیاگۆ، هەروەها لە 2015 دووەم منداڵیان بەناوی ماتیۆ لەدایک دەبێت. پاشان لە تشرینی یەکەمی 2017 پاش تەمەنێک لە خۆشەویستی لە شاری ڕۆزاریۆ بە ئامادەبوونی زیاتر لە 260 کەسایەتی هاوسەرگیری دەکەن و لە 2018 سێم منداڵیان بەناوی چیرۆ لەدایک دەبێت. ڕۆژی لەدایکبوونیشی هاوکات دەبێت لە بەڕێوەچوونی یاری بەرشەلۆنە و مەلەگە لە خولی ئیسپانیا کە میسی ئامادەی نابێت. لە ئێستاشدا ئەنتۆنێلا وەک ژنی ماڵەوە ڕۆڵ دەبینێت و هیچ کارێک ناکات. وازی لە کارە هەمیشەییەکەی هێنا کە فرۆشتنی پێڵاو بوو لە باشترین براندە جیهانیەکان کە بە هاوبەشی لەگەڵ سۆفیای هاوسەری لویس سوارێز کاریان تیادا دەکرد. مێسی و ئەنتۆنێلا پێچەوانی ئەستێرەکانی تۆپی پێ و هاوسەرەکانیان زۆر بەکەمی لە ڕاگەاندنەکان دەردەکەون و زۆربەی گرتە ڤیدۆییەکانیش کە بڵاوی دەکەنەوە تایبەتە بە گرنگیدان بە منداڵەکانیان.